زمان نشگه دانایی توپی زمان نشگه دانایی توپی زمان کس ناله کور مردووە کەس ناڵێ کور مردووە کور زیندووە زیندووە قەت نانەبێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەبێ ئاڵاکەمان ئێمە هۆڵەی ڕەنگی سوور و شۆشی سەیری خوێناویە ڕابردوومان سەیری خوێناویە ڕابردوومان کەس ناڵێ کور مردووە کەس ناڵێ کور مردووە کور زیندووە زیندووە قەت نانەبێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەبێ ئاڵاکەمان. ساتێک بە بێدەنگی ڕادەوەستین بۆ ڕێزگرتن لە جانی پاکی شەهیدانی کورد و کوردستان بە تایبەتی نۆترین شەهیدانی ڕێگای ڕزگاری نەتەوەکەمان. ڕوحیان شاد بێ و ڕێگای خەباتیان پڕۆبوار بێت. شەهید نەمرە وەکو شاخ، وەکو بەفر، وەکو درەخت، وەکو بەهار و گوڵەباخ. شەهید ئاوە تینوەتی زەوی ئەشکێنێ، پەنجە و دەستە ئازاری خاک ڕائەژێنێ. سۆمای چاوە کام دوا ڕۆژ دوور ئایبینێ. شەهید باڵای بەقەد باڵای کوردستانە، دڵی ئازادی و بەیداخی لوتکەی هەڵوەستی ئینسانە. بەشدارانی بەڕێز نۆنەری حیزب و ڕێکخراوە سیاسی کوردستانەکان، کۆمەڵە کوردەکان، ڕێکخراوە مەدەنیەکان، خوشک و برایانی خۆشەویست، چ ئەوانەی لێرە لەگەڵمانن و چ ئەوانەی کە بە شێوەی ئۆنلاین لەگەڵمان بەشدارن لەلایەن بەشی ڕێکخراوە مەدەنیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەرەوەی وڵات وێ ڕای سپاس و پێزانین پڕ بەدڵ بە خێراتنتان دەکەین بۆ بەشداریکردن لە ڕێزگرتن لە دوو شەهیدی کوردستان، دوو برای جوانەبەرگی نەتەوەکەمان بە ناوەکانی مەیسەم و موجتەبا وەیسی کە بەدەستی سپای تەرۆریستی کۆماری ئیسلامی ئێران لە ڕێکەوتی حەوتی جۆزەردانی 1405 هەتاوی لە ئاوایی خولەکەوش سەربەداڵاهۆ شەهید کران. بەڕێزان، ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ بەرزڕاگرتنی یادی هەموو شەهیدانی کورد و کوردستان بەگشتی و ئەو دوو برا شەهیدەی ناوچەی سەربەرزی داڵاهۆ شەهیدان مەیسەم و موجتەبا وەیسی و لە هەمان کاتدا جارێکی دیکە ئەم جنایەتی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران شەرمەزار بکەینەوە. بەڕێزان، بەشی ڕێکخراوە مەدەنیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەرەوەی وڵات زۆر ڕێکخراوە لە خۆی دەگرێت، بەڵام ئەو ڕێکخراوانەی کە ئەمڕۆ ئەم کۆڕیادایان پێکهێناوە بریتین لە یەکێتی ژنانەی دموکراتی کوردستانی ئێران لە نۆروێژ، کۆمیتەی گشتی کۆمەڵەی کولتوری کوردی لە نۆروێژ، کۆمەڵەی کولتوری کوردی ڕوومەریکەی سەرو، کۆمەڵەی کولتوری کوردی ڕوومەریکەی خوارۆ. ئازیزان، بە بەشداری ئێوەی خۆشەویست لەم کۆڕیادەدا کۆمەڵێک بەرنامەی تایبەت وەکو پەیام، شەعر، سرودی نیشتمانی و پەیامی چالاکانی سیاسی تایبەت بەم ڕێزگرتنە لەم دوو شەهیدە پێشکەش دەکرێت کە هیوادارین توانی بێتمان مەلحەمێک بین بۆ کۆستێکی گەورە لەسەر جەستەی بنەماڵەی داخداریان و نیشتمانی زامدارمان. ئێستاش وەکو یەکەم بڕگە یەکەم پەیامی بەرنامەکەمان پەیامی هاوبەشی ڕێکخراوە مەدەنیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لەلایەن کاک مەنسووری سەممار ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵەی کولتوری کوردی ڕوومەریکەی خوارۆ پێشکەش دەکرێت. تکایە با بفەرمێت کاک مەنسوور. ئامادەبوانی بەڕێز نوێنەرانی ڕێکخراوە مەدەنی فەرهەنگی و ئاینیەکان، نوێنەرانی حیزب، لایەنە سیاسی و سیاسیەکان و کەسایەتیە هێژاکان، لەلایەن بەشی ڕێکخراوە مەدەنیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەرەوەی وڵاتەوە بە خێراتنی گەرمی یەک بە یەک دەکەین و پێزانینی قوڵمان هەیە
بۆ بەشداربوونتان لەم ڕێوڕەسمەدا. ئەمڕۆ لێرە کۆبووینەوە تا پێکەوە یاد لە دوو هاوڕێ چالاکی نیشتمان پەروەر بکەینەوە، شەهیدان مەیسەم و مشتەبا وەیسی کە لە نوێترین کردەوەی دژە مرۆڤایەتی کۆماری ئیسلامی ئێراندا کرانە ئامانجی پرۆسەی ترۆری دەوڵەتی. ئەم دوو برایە لە بوارەکانی فەرهەنگی ئەدەبی وەرشیدا لە شاری کرماشان کەسایەتی چالاک و ناسراو بوون و لە هەمان کاتدا وەک جێی متمانە و پێگەی کۆمەڵایەتی خەڵکی ناوچەی داڵاهۆ دەناسران. سیاسەتی سەرکوت و تند و تیژی لە دژی هاوڵاتیانی کورد بە بیانی و جۆراوجۆر لەلایەن دەستگا ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە بەردەوامی هەیە. ڕژیمێک کە بە درێژایی مێژووی دەسەڵاتی خۆی تەنیا استراتیژی بۆ پاراستنی قەوارەکەی پشتبەستن بووە بە سەرکوت، گرتن، ئەشکەنجە و سێدارەدانی جیابیران و نەیارانی سیاسی. بەشداربووانی ئازیز، کۆماری ئیسلامی ئێران لە پاش شەڕی 12 ڕۆژە و بە تایبەتی 39 ڕۆژە و دوای پاشەکشە و تێکشکانە جۆراوجۆرەکانی لە ئاسی ناوچەی نێودەوڵەتیدا هەمیشە هەوڵی داوە ململانیە دەرەکیەکانی لە ڕێگای توندکردنەوەی چەوساندنەوەی ناوخۆییەوە قەرەبوو بکاتەوە. لەم نێوەندەشدا کوردستان بەهۆی پێگەی پێشەنگایەتی لە ناڕازایەتیەکاندا هەمیشە زۆرترین باجی پێشێلکاریەکانی مافی مرۆڤی بەرکەوتووە. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا لە کاتێکدا کە کۆمەلگا لە جیهانی دەرەوە دابڕێنرا بوو بەهۆی بڕینی هێڵەکانی ئینترنێتەوە گۆشەگیر کرابوو، هێزە ئەمنیەتیەکان دۆخەکان قۆستەوە و بۆ دەست بەسەرکردنی بەربڵاوی چالاکان و جێبەجێکردنی سزای سێدارە بەسەر ڕۆڵە دڵسۆزەکانی کورددا. شەهیدان مەیسەم و مشتەبا وەیسی لە بەشداربووانی ناڕەزایەتیەکانی بە فرامباری 1404 هەتاوی بوون. ئەوان وەک دوو چالاکی فەرهەنگی و مەدەنی کۆمەلگەی یارسان ڕۆڵێکی سەرەکیان هەبووە لە دامەزراندنی کتێبخانەی گشتی شارۆچکەی دەڕەدرێژ لە کرماشان. پاش 4 مانگ لە بەدواچوونی بەردەوامی هێزە ئەمنیەکان لە ڕێکەوتی حوتی جۆزەردانی 1405 هەتاوی کاتێک شوێنی حیوانەوەیان لە گوندی خولوکەوش دەست نیشانکرا بە بێچەک و بە تەقەی ڕاستەوخۆ تیرۆر کران. ئێمە لێرەوە ڕادەگەێنین کە پەرەپێدانی سزای سێدارە، تیرۆری پێشوەختەی جیابیران و دروستکردنی کەش و هەوای ترس و تۆقاندن ناتوانێت پێش بە پرۆسەی گۆڕانکاری سیاسی بگرێت. کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی زیاتر لە 4 دەیە دەسەڵاتداریەتی خۆیدا بەردەوام هەوڵی داوە پرسی نەتەوەیی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەلاڕێدا ببات. لەم پێناوە هەمیشە ویستوێتی ئاین و فرەنەتەوەی مەسەبی وەک ئامرازێک دژی هاوڕیزی نەتەوەی بەکار بهێنێت، بەڵام غافڵ لەوەی کە گەلی کورد پێداگرتر و سوورتر بوون لەسەر ناسنامە و شناسی نەتەوەی خۆیان. بەڵام غافڵ لەوەی کە گەلی کورد بە سەرجەم جیاوازە ئاینی و مەسحەبەکانیەوە بە تایبەت خوشک و برایانی یارسان هەمیشە پێداگرتر و سوورتر بوون لەسەر ناسنامە و شناسی نەتەوەی خۆیان. ڕێوڕەسمە جەماوەریەکانی نەورۆز بە تایبەت نەورۆزی جامانەکان و خاکی پۆشان لە سەروی هەموو شیانەوە شۆڕشی مێژووی ژینا سەلمێنەری ئەو ڕاستیان کە سۆز و هاوپەیوەندی نەتەوەیی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ڕۆژ لە دوای ڕۆژ قوڵتر و بەهێزتر دەبێت. هاوڕێ لەگەڵ ئەمەشدا کارنامەی درەوشاوەی ناوەندە فەرهەنگی ئەدەبی ژینگە پارێزی و بنکەکانی فێرکردنی زمانی کوردی شایەتی ئەو ڕاستیە حاشا هەڵنەگرن کە کۆماری ئیسلامی و تەواوی دامەزراوە ئەمنیەتیەکانی سەرەڕای بەکارهێنانی تونترین شێوازی سەرکوت تا هەنووکە نەیانتوانیوە پێش بەم ڕەوتە مێژوویە بگرن. بڕوای نەگۆڕمان بەوە هەیە کە ئیرادەی کۆمەلگا بۆ بەدیهێنانی دادپەروەری ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبێت و داهاتووی ئەم وڵاتە لە سەردەستی کچان کوڕان و پێشەنگانی ڕێگای ئازادی بەرەو سەربەستی نیشتمان هەنگاو دەنێت. لەم سۆنگەیەوە داوا لە سەرجەم ناوەندەکانی مافی مرۆڤ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ناوەندەکانی بڕیار لە ئوروپا و جیهان دەکەین کە لە ئاست ئەم تاوانە ڕێکخراوە و دژە مرۆڤایەتیانی کۆماری ئیسلامی ئێران بێدەنگ نەبن و بەرپرسایەتی یاسایی و مرۆیی خۆیان جێبەجێ بکەن.
لەم پێگەیەوە وێڕای دەربڕینی هاوخەمی قوڵمان لەگەڵ بنەماڵەی سەربەرزی ئەو دوو شەهیدە گەورەیە هاوپەیوەندی نەتەوەی خۆمان لەگەڵ کۆمەڵگەی یارسانیانی ئازیز دووبات دەکەینەوە و جەخت دەکەینەوە تا بەدی هاتنی ئامانجاڕەوا و مرۆییەکانیان پاڵپشت و هاوکاریان دەبین. لە کۆتاییدا یاد و ناوی سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان بەرز ڕادەگرین و هیوای داهاتوویەکی گەشت و سەرفرازی بۆ گەلەکەمان دەخوازین. سەرکەوێت خەبات لە پێناوی ئازادی دادپەروەری و مافەڕەواکاندا بەشی ڕێکخراوە مەدەنیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەرەوەی وڵات 16 جوێزەردانی 1405 حوتی یونی 2026 زاینی. زۆر سپاسی کاک مەنسوور دەکەین بۆ پێشکەشکردنی پەیامەکەیان. ئەی شەهید، ئەی نمونەی ئازایی، نەڕژا خوێنی تۆ بە خۆڕایی، ئەو لەشانەی بە گولەدا بێژران لە دڵی گەرمی میلەتان ئێژران. ئازیزان، ئێستاش وتەیەکی کورت لەگەڵ پێشکەشکردنی کەڵامێکی پیرۆز لەلایەن کەسایەتی ئاینی و کۆمەڵایەتی کاک سەید فەریدونی حوسێنەوە پێشکەش دەکرێت. تکایە تەشریف بێنن. ئەگەر کەسێک لە سوئد بێتە دەرێ پرسیاری لێ بکەن بڵێن کوێنەی ئێژە من سوئدیم. کەس ئەگەر جوولەکەی بێ ئەگەر کەسی لە نەروێژ بێت جوولەکە بێت بچێت سەفەری ئەمریکا بکات پرسیاری لێ بکەن ناڵێن من جوولەکە. بۆیە ئێمە یارسانیەکانی پێناسەمان یەکەمجار کوردی نیمە. ئێمە ئاینەکەمانی کوردیە بە زاراوەی ئەو داغا پیرۆزەکانی دینیمان بە زاراوەی کوردی هەورامیە سوڵتان سەحاب باوەیاغا داو و شاه ئەبراهیم ئەوانە هەموویان بە زاراوەی کوردی هەورامی لە کتێبە پیرۆزەکانمان باسی ئەویان کردووە. بۆیە ئێمە خۆمان بەر لە هەموو شتێک ئێمە کوردی دوای کوردی هەروەها لە هەر شوێنی بین دەڵێن کوردی. بەدەستمەوەیە کە دین و ئاین ناتوانێت و نابێت و ناکرێت لە بواری علمی و تاریخی و مێژووییەوە ئێمە ناتوانین جیاوازی بێخەینە ناو کوردەکان بە هۆی ئاین و دینەوە. ئەگەر تەوا بێت قەیناکە ئەگەر من یاسانێ بڵێ من حزب و سازمان و ڕێکخراوەیەکم ئەبێ هەبێ بۆ ئەوەی کە من ئاینێکی کوردیە بۆیە دەی باشە ئێمە کوردی جوولەکەمانی هەیە جوولەکەی دەبێت سازمانی بۆ خۆی چاک کە مەسیحیمان هەیە ئاشووریمان هەیە هەموو ئەوانەش هەر کەس ئەیتر ئەگەر بیژماری دەوانەیە ئەبێ کورد 200 ڕێکخراوەیەک هەبێت. بەڵام ئێمە یەک نەتەوەی کۆد ئەبێ یەکگرتوو بێ. بۆیە من ئەو ڕۆژ وەکو یەک یارسانی بۆ ڕێزکردن نەبەس بۆ ئەو دوو شەهیدە بۆ ڕێزکردن لە هەموو شەهیدەکانی کورد و کوردستان بە مەقامێکی کەڵامی یارسان پێشکەشتان دەکەم. ئێمە یارسانیەکان کاتێک کە کەسێک بندێت ئێمە ناشتنی مردوەکمان بە ئامیری تەمبورە. ئامیری تەمبور ئامیرێکی زۆر پیرۆزە لەلایمە 72 مەقامی تەمبورمان هەیە مەقامی تایبەتمان هەیە بۆ ناشتنی مردوەکان. بەڵام ئەو مەقامێک من ئێستا پێشکەشتان دەکەم مەقامی باوەناوسی یا قاوەی ئاهەنگەرە کە لە دەقە پیرۆزەکانی ئێمە لەبارەی قاوەی ئاهەنگەر لەبارەی ئەو داستانە و ئەو شتانە و ئەوانەی لە مێژووی هاتووە باسی ئەوەیشی کردووە قاوەی ئاهەنگەر لە وەکو کەسێکە کە بە دژی زوڵم و ستەم هەڵدەستێت. قاوەی ئاهەنگەر کورد بووە قاوەی ئاهەنگەر. هەر ئێمە شوێنەواری ئاسەوار و ئەوانەمانیش هەیە لە مەنتەقەی خۆمان کە پەیوەندی هەیە لەگەڵ قاوەی ئاهەنگەر. بۆیە من ئێستا لە بیرمە باوکم خوارێ خۆشبۆ کاتێک کە دوو برام جمهوری ئیسلامی ئێلامی کردووە لە کاتێک کە ئەیتر جنازەکەمان هێناوە گوتی ڕۆڵا هیچتان ڕەش لەبەر مەکەن گریانشت مەکەن بەس بە تەمبور کەڵام ئەبێ ئێمە ئەو مەراسمە بەدروو بینین.
بە ئیجازەتان. زۆر سپاسی کاک سەید فەریدونی حوسێنی دەکەین دەست و پەنجەتان هەڕەنگین بێت. ئێستاش پەیامی هاوخەمی لەلایەن چالاکی سیاسی کاک عەلی فەزلەوە پێشکەش دەکرێت. تکایە با بفەرمێت. کەڵامی ئارسان فەرمایش کرد دڵە تو کوردی دڵە تو مەیلانە مەحەلەی کوردی. یارسانەکان هانە سەرەوە باوەڕەکە خودایش ئەگەر مەوجودی هەست هەر کوردە کە بتوای پەیرە و
کەڵام و پەیامی یارسان بیت باە جوور جانی و سۆحبەت جوور کاکیەسەن و فەڕۆخ خزری جوور بەهمەن خوسرەوی و ئەزیز مامەی خوسرەوی جوور قارەمان سۆرابی و مشتەبا وەیسی و مشتەبا و مەیسەم وەیسی لە ڕێ خودا و خاکە کورد بجەنگی و وەشانازیوە سەر بنیتوە نەک بچیت بیتە نەوکەرە نەوکەرەکان لە تێران و وڵات ئێران مشتەوا وەیسی لە پەیامێک دەنگی ویشێت ئەرکە لەسەر شانمان ئەوەی ها لە توانان ئەنجامی بینیم ئەڕانەتەوە و ئەڕا هەویەت خۆمان بجەنگیم کە ساڵها ساژێر ئاسمیلاسون و هەوڵن لە ناوبردنێ دریەت بنوڕن براو هاوسەنگەرە کوردم ناوت باوت مشتەبا و مەیسەم وەیسی جووریە هەواڵ بخوەنیم و فەراموشێ بکەین ئیزام قیولە ئەوە نییە هەناسەی بکیشیم و بیشیم تەمام یەکێکە لە ئەو زەخمەلە ئەگەر خوێندنەوەی دروست ئەڕای نەیاشتوێت سوو جوور زامە قیولێک ڕەسیتە سەر زوقان و لە بینمان بێت مەیسەم و مشتەبا تەنیا دوو نەفەر نەوین کە لە داڵاهوو گیان خۆیان بەخشینە بارەگای پیرۆزە کورد و کوردستان ئەوان دووک لە چراغ ڕوشن بین لە ناو تاریکی شار و شارۆچکەکانە پارێزگای کرماشان دوو مرۆڤ قارەمان لە ناوەڕاست زوڵم و زورداری و هەڕەشە و کوشتار مەیسەم و مشتەبا کتاوخانە کەلاس تەمیرە و زانست دروست کردن لە ناو وڵاتێک کە دزەکان وە کوتر شەروال و ئەبا و ئەمامە پلە و پایەیان چووتەبان و بوونە حاکم ئاغازادەکان وە زەردەخەنە نەف دزن و بوونە سەرمایەدار و تاجدار دەڵاڵەکان وە ئەمزای قانونی زەوی ئاو کوێ بەرز و بایر قارەتکەن کەس نییە بیوشێت ژێر چەویان ئەبرووە دوو نەفەرە کورد یارسانی و ئەمکانات و هێز و توانای خۆیان کتاوخانە دروستکەن ئەڕا خەزمەت وە مەردمەکەیان بوونە خەتەر ئەمنیەتی ڕاستەر ڕژیمە داگیرکەرە ئێرانی چ ڕوژگارێکە قاتل و خوێنڕژ بوونە قازی دز و تاڵانچی بوونە پاسەوان بەڵام کتاو و کتاوخانە بووتە جرم و تێکدان ئەڕا ئەمنیەتە ملی وڵاتە جالیە ئێرانی دەرەدرێژە کرماشان تەنیا یەک منتەقە نییە یادوارەیەکە هەم زوڵم و ستەم دیە هەم دەروەدەری و هەم هەژاری داڵاهوویش تەنیا کوێیەک نییە داڵاهوو دەفتەر کوچکینە مردمێکە زامدار و داغدار هەر کوچکێک قسەیەک ڕا وەتن دێرێت تەمامە بەرزی و نزمیەکانە داڵاهوو بۆ ئایەمەیرێک دێت کە تواستن وە دەست خالی زنە بمینێن و تاریخ بسازن نەجوورمێ و بزن لە تەویلێ دەوڵەتە ئێرانی ژیان وە زەلیلی بوونە سەر و سەرشۆڕانە بژێن ئەوان تواستن جوور بە شەر و ناو و ناسنامەی خۆیان وە فکر و کتاو پەروەردە بوون ئیسە ئی دوبرا چ کارێکردنە چ خەتایەک مرتەکەبینە کتاوخانە دروستکردنە یانێ چا یانێ لە ناوەڕاست شارۆچکەیە کە دەوڵەت دووز دێرێت تەنیا پەروەندە بوون تاوانبار بوون کۆڵبەر بوون سەربازە ئێرانی بوون یانە هاتوون وەتن نەخێر کاکە ئیمە هەنووز فکر دیریم باید مناڵەکانمان کتاو بوون و کتاو بخوێنن تەمیرە بژەن و هەنەرە کوردی فێر بوون نەفەقەت شەلاق و شکنجە و پاسکا و هەڕەشە بەڵێ یاران زامەکان و دوێکە و ئیمڕۆژ ئەوەوە پیمانویشێت کە ئیمە جوور ملەتە کورد یەک ڕێ بێشتر
ئەڕا دەفا لە هەویەت و کەرامەت ئینسانی و نەتەوەی خۆمان نەیرین. ئیمە باید تەمام هێز و توانای خۆمان بۆی مەکار هەتاک و بتوانین دەنگ خۆمان سەف و سەنگەر خۆمان بکەیمە یەک و ئەتەحاد و هەمبەستەگی بچیمە گشت دوژمنان و داگیرکەرانە. ئەتەحاد و هەمبەستەگی ملەتی کورد گەورەترین دەستکەفتە ڕاخاک و وڵاتەکەمان لە عینە حاڵدا گەورەترین شکەستە کە ئەڕا دوژمنان و نێران ملەت کورد و خاکە مقەدەس کوردستان. لە کوتایی سەر ڕێزدانەونم لە وەرانوەر شجاعەت و جوامیری کاکە مەیسەم و گشت شەهیدانە ڕێگای ڕزگاری کورد و کوردستان. مەرگ و نەمان ئەڕا ڕژیمە داگیرکەر ئێرانی پایەندە و پیرۆز بوود. مبارزەی ملەتە کورد ئەڕا دەستخستنە مافە دیاریکردنە چارەنووس. زۆر سپاسی کاک عەلی دەکەین. شیوەنێکم لە زاردا بوو، ئێستاش دڵم نایە بیڵێم. شینەکەم باسی مردن بوو، تۆ نەمردووی براو هاوڕێم. لە نێو چاوما هەڵم گرتووی، لە تۆی دڵما ئارام دەگری. من مردنێک چاوەڕێمە و تۆ شەهیدی هەرگیز نامری. لەو بەرگە لە بەرنامەکەماندا پەیامی هاوخەمی لەلایەن چالاکی سیاسی دکتۆر ئاوێستا ڕەزایی کە بە ڤیدیۆ بۆی نردوین پێشکەش دەکرێت. کورتان شونه، کورتان شونه، ای کور باطنان کورتان شونه، یه شرط و میزان یه راب و شونه، تسلیمی مردان های دونه و دونه. یاران مترسانی سیاسته، تسلیم گیانان چوقیتی بته، یرتو جامتان کس نمزانو، کوچو رو روان پیتان منمانو. هر کس بناسو شون جامی بیش، نه کوچو رو نداروندیش. اول آخر یار. سلام اری بشداری لتاسوار کور پرسی شهیدان مجتبی و میثم دیرم و حرمت ریخیون جمسر شهیدان کردستان و آزادی. سرخوشی خوام آراستی به نمالو شاگردی لعو عزیزی لکم که تنیا تاوانیان عشق و زوان دالگی و گور گناهیان یارسان بیون بی. دو برا که بروی کتابخانه دردریش کالینو و خینیان او دار بروی لجمسر یارسان و کردستان ریشه دار ترو کردن. هر کاملو شاگردی لشون خویان پل زانسمن باهویتیگه که هیچ بادی نیچنی بشکنیده یا بشکنیده. در سیستمی که آگاهی ترسیه هویت لچک خطرناک تره. در سیستمی که حقیقت هراسانه کتاب لبومب و هاستره. و سیستمی که وکب کردن دنگیل آزادی خواز هاشون پایاری خوی آیمیل آگاه آزادی پرور بونه دشمن. مجتبی و میثم چک قلم و پنجهان بی و دنگ تمیره ای رقیب جنیانو قلموی رنگ ارای رجانن دنیای رنگی منالیل و نوی تازه کردون خدمت گذاره شوناس. حکومتی که دیان سال کارگری لسر زندگی میلیونان حوالاتی من داشته لسرکوته لهدفدار و تبعیض آیینی و نتوایی و بیبش کردن فرهنگی و امنیتی کردن چالاکی لمدنی جمسر یارسان رای پاراستن ناسنامه خوی باجی لفرقرسی داست. کرد فرتل یکسد است موافق سکردن و زوان دالگی خوی نیره چالاکی روشنهوری لنیوان زندان درودری و هرشو و مرگ هاتو چوکن. اما تاریخ هزاران جار نشان داست که هیچ دستلاتی نتوانستی و گله هیرمان اسپرده بکه. لکتابخانه صدان کتابخانه ترکیش چکرده هزاران تمیره هاودنگ کیدو میلیونان کرد یک رنگ. زوان کلتورگیان و تمام او شوناسه که وشونی بین هیمان هناس حال میشه. مجتبی و میثم فرستادو بیدنگ جیان
ولی مرگیان سنوره لکرماشان و یارسان شکان و ایسه لدل خلق آزادی خواز تمام دنیا تا ابد جیان. یاران امروز ایمه باس ویردن یکیم باس لبانانی کیم که مناله لمان و شانازی و هویت و زوان و جنسیت خویان لناو گشت دنیا سریان برز بو. بانانی که هیچ انسانی و خاطر بیر و باوریلی زلیل نود. بانانی که کرامت انسانی سرکفی لایدولوژی و تبعیض و بایکوت. و به نماله آزیتوار شهیدان میسم و مجتبی ویسیشم لی خم و پجارت هنیانینو یک نسوه حو خمدانه. تمام کسیلی که باور و آزادی و دادپروری و کرامت انسانی دیرن لیس و سرهات خمبارن. و رژیم تروریست جمهوری اسلامی هم میشم شاید جسه یاران بکید آمانج اما نیه چنی آرمانگان من بکشی. چنی و گله گماروی مالیل من بکی ولی نیه چنی هویرمان من بیجن بیی. چنی هزاران کسلی من بگیری ولی نیه چنی ناویان لطابلوی تاریخ بسریدو. شهیدان کردستان بشیگن لخاک و خبات و آزادی. بشیگن لهیرمان من، بشیگن لنسب من و بشیگن لریش من و یکسانی ماف جیان و کرامت و زۆر سپاسی خەت و دکتۆرا ئێستا دەکەین کە بە شێوەی ڤیدیۆ لەگەڵماندا بەشدار بووە. ئێستاش لەو بەشە لە بەرنامەکەماندا پەیامی هاوخەمی لەلایەن چالاکی سیاسی کاگ عەلی ئەشرەف مرادی پێشکەش دەکرێت. تکایە با بفەرمێ. ئەوەڵ ئاخریار دڵە دامەنی تاکەی لە فکر ستەودای خامەنی من هەردەواکەم تۆ هەرزامنی. هاوڕێ لە ڕێزدار بەشداری لە خۆشەویست ڕێز و سڵام و حورمەت سپاس لە بەشداریدان و خەیراتنە گشت ئێوەی بەشدار لە هەر چوار پارچەی کوردستان کەم چ جوورە تاک چ جوورە هەست و لێرێشەوە لە کولتورە ڕووشەڵات وە تایبەت لە کولتورە مەنتەقەی کرباشان و داڵەهوو ئێمە مەراسمە سەرەخۆشی دیریم مەراسمە هەفتم یا سەرە هەفتە دیریم مەراسمە چلم دیریم مەراسمە سەرساڵیش دیریم لەیرە ئێمە مەراسمە هەفتەی ئەو شەهیدەی لەگریم و لەیرەوە سەر تەعزیم و کوڕنوش و نەوازش لە بەرابەرە گشت شەهیدەی لە مێژووی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان و تایبەت ئید و شەهیدە ئید و شکوبانە شکووی نەتەوەییە ئید و ڕۆڵەی قارەمانە کاک مشتەبا و کام مەیسەم کەم و لەیرێشەوە سەرەخۆشی لە داڵگە جەرگ بڕیایان کە ئەلان داڵگە کوردستانن لە کاک مستەفای وەیستی باوگە ئید و قارەمانە لە کومەلگای کرماشان کومەلگای یارستان و گشت کورد و کوردستان کەم چوون داخە دڵە یەک تاک لە کوردستان داخە دڵە هەر چوار پارچەی کوردستانەوە هەر 6 ملیۆنەکەمانەوە و سەرکەفتنە یەک تاکە کورد دڵخۆشی یەک تاکە کورد دڵخۆشیە گشتمانە. سپاس. ڕاستە ئەلان ستونورەکان هات لە بینە ئێمە وەلی لە نەهایەتە داگیرکەرەی ئێمە جوورە کورد دوێنن و ئێمەش خۆمان جوورە کورد دوێنیم. مەراسمە سەرەخۆشی ئەمڕۆی ئێمە مەراسم ماتەمێنی ئەمڕۆی ئێمە ئەڕا دوو ڕوڵەی کووردە ئەڕا کامەیسەم و کامشتەبا کە نەوە سڵاح نەوە چەک بەڵکە وە قەڵەم هەرچەند کە لە جارنامەی گەردوونی مافە مرۆڤ ئێلامیەی جیهانی حقوق بەشەر حەقت دفاع لەخوا دفاعی چەکدارانە ڕەواست مەشروعە وەلی بە ئەو وجودیشە ئیان چەک لە دەستیانەوێ قەڵەم لە دەستیانوێ دەمارگرژ و تند و تویژ نەوین کار فەرهەنگی و خەبات مەدەنی کردیان چەق و کوتەک وە دەستیانەوە نەوی کتاو وە دەستیانەوە بی ئەڕای خراوکاری و ویرانکردن کار نییە کردیان ئەڕای ئاوەدانی و گەشەستەندن و گەشە پێدان و وڵاتوەرە و پیشبردن کار کردیان. هاوڕێی ئید و شەهیدە لە دەرەدری ژیانە من مناڵە کرماشا مناڵە دەوڵەتابادم دەوڵەتاباد و دەرەدری 100 متر فاصلەیە
ئەو دوو گەڕەکە ئەو دوو مەهەلە لە کرماشە جود لەبارەی ماڵی و مادی لەبارەی ئۆکۆنۆمی جزە مەهەلەی لە نێوەنجی یا متەوەسط وەرە خوارن ینی لەبارە وەقڵ گەڕەکەی لە مەهەلەی لە پویلداری گنیان وەلی دڵە دەریایی کامەیستەم و کامشتەبا ئەوەی کە داشتن لە تەبەق ئەخلاسنان لە دەمە ژن و مناڵە خۆیان گردن کتابخانەی کوردینان کزدوانە کوردی ئاینێک 100% کوردی یارستان موسیقی کوردی تەمور کوردی نیشانە مناڵەکانمان بێن ناسنامەی خۆیان بناسن هویەتە خۆیان بناسن و ڕژیمە پەت و سێدارە فەرمایشە مامۆستا شێرکۆ بێکەست کەلیمەی یاریگرتن زوانە کوردی ڕای خەتە قرمزە نەتەنیا کاک مەیستەم و کاک مشتەبا ئێمە ئەلان فرە کەسە تریش دیریم حکمە ئێدامیان دریاست جورە وریشە جورە دادە پەخشانە ئەزیزی ئەوانشان لە ژێرە ینی حکمە ئێدامیان دریاست فقط وە دەلیلە بەقەول دفاعکردن لە هویەت ناسنامەی نەتەوەی و وەقەول یایدانە زوانە کوردی لە حاڵەتە تەبیگەی لە علومە کۆمەڵایەتی باس لە بەکەن کە وڵاتە مۆدەرن و چەوە ناسنەی وڵاتە مۆدەرن مەسەڵەن شن نروێژ مۆدەرنە و ڕێگاوبانەوە و فرودگاوە و بیمارستانەوە و چشتەی لەوە ناسنی وەلی کومەلگا ڕوشنبیر مؤەلم خەباتە مەدەنی خەباتە فەرهەنگی وەرزشکارەی لی هونەرمەندەی لی ژینگە پارێزەی لی ناسنامەن کە لە ڕاستیە ئید و شەهیدە ئید و شکوبانە خەباتکار و فەرهەنگی بین وەرزشکار بین وڵات پارێز بین کوردوس بین مناڵدوس بین خۆشەویستی ئەڕای وڵات و خاکە خۆیان داشتن خەباتکار و مەدەنی بین ژینگە پارێز بین و کۆمارە سێدارە کۆمارە جەهل و تاریکی هیچ شتە قبول نیەکەی و داخەوە بووە پیلانە نەگریستی ئید و ڕوڵەی ئێمە شەهید کرد ڕاستە جورە جەستە جورە تەرم شەهیدیان کرد و لە ئێمەستانن و ئێمەیش ئید و تەرمە پیرۆزە تەسلیمە خاکە پیرۆزە کوردستان و داڵگە نیشتمان کوردستانیان کردیم و دڵنیام خاکە کوردستان تەرمیان پارێزی وەلی دوشمن خەیاڵی خاوە باشە و گردنە جەستەیان چەوە گەردە بیر و هزر و فکر و ئەندیشەیان کەی فکر و بیر و هزر و ئەندیشەی کاک مشتەباگان و کاک مەیستەمەگان سەدان ڕوڵەی تر لەورە پەروەردە بوو وەڕی و ڕێبازیان ئەدامەدان و گەردە دوی ناودوینی ڕووهیان چەکەن دوی ناودوینی ڕووهە کاک مشتەبا و کاک مەیستەمەگان بەرگرفتە لە مقاومەت و بەرگریە شا تەیمورە بانیاریانەگانن تێنە و ئەڕای شەهید خەلیل خەلەبانەگان و شەهید کاکێسەنەگان و گشتە شەهیدانە کورد و کوردستان و شەهیدە سەربەرزەکان و داڵەهوو دوارە تێنە و ئەڕا ڕووهە بەرزەفرە کاک مشتەباگان و کاک مەیستەمەگان ئەو ڕووهش و ڕشگەریە لە ناو نەتەوەی کورد لە هەر چوار پارچە بێ وە تایبەت لە منتەقەی سەربەرز و داڵەهوو و ئەو ڕووهیەی شوڕژگەری و مقاومەت و بەرگریە لە بەرابەر زوڵمە داگیرکەرەی ڕوژی تێی ڕیش و ڕیشەی داگیرکەرە ئیرانی سوزدەنی لەو خاکە هاوڕێ وەختی باس لە خەبات کەین باس لە وەقەڵ تێکۆشانە سیاسی یا فەرهەنگی یا مەدەنی کەین الان ئێمە مەسەن فەرز لە وڵاتەی لە ئازاد و ئوروپا ئازادیم ئەمکانات ها لە نوای دەستمانە ئەگەر کارێک سیاسی یا مەدەنی یا فەرهەنگی لە هەر کام لە شیوەگانی خزمەت وەنەتەوەی خۆمان بکەین دەستمان خۆش جی دەستخۆشیە وەلی وەختی کە مقایسەی کەی هەڵسەنگاندن کەی وەگەردە ناوخۆی وڵات وەگەردە ڕەژیمە تا ئسقان وەحشی و مرۆڤکژە کۆمارە ئیسلامی لە ناوە جەرگەی ئەو وڵاتە لە ژیرە شکنجە و ئێدام و زندان لەورە خەبات مەدەنی بکەی گەورایی کارەگەها لەورە یعنی خەبات بەقەڵ ناوخۆییە کاک مشتەبا و کاک مەیستەمەگان کە ئەلبەتە تەنیانین و سەدان ڕوڵەی کورد وەر لە ئەوان و دوای لەوانیش ئەو خەباتە بەردەوامکەن گرنگی کاریان ها لەورە لە ڕاستیە زندان کیشان ئێدام کریان هەڕەشە و تهدید لەسەریان بی چەندین جار زندان کریان وەلی چون باوەڕ وە خۆیان داشتن باوەڕ وەنەتەوەی کوردیان داشتن باوەڕ وە ئاینە کوردیە 100% یارستانیان داشتن کە بەرگری و مقاومەت لە بەرابەرز داڵم یەکێک لە ئەرکە پیرۆزەکان ئاینی یارستانە کۆڵ نەیان تەسلیم نوێن وە قارەمانانە گیان خۆیان پێشکەش کورد و کوردستان کردن جاوە داخەوە ئەلانی مە دوێنیم لە ناوخۆی وڵات لە ڕووشەڵات
لە خۆی و سەلماس و ماکو تا بگرە تا لوڕستانە تا هەمەدان تا ئەسەداباد بازە کەسێک دریم و هەر دەلیلێک چوودە ژیرە سەیتەرەی حکوومەت پەت و سێدارە خوا فروشیکەی یا ئەوانەی وار هەڵدونیم لە دەرەوەی وڵات وە شیوەیەک لە شیوەکان بوونە هاوپەیوەندی وەگەردە ڕژیمە شای داگیرکەرە قەوڵی و قاتڵە ڕابەرەی لە ئێمە و شا تەیمورە بانیاریانیەکان یا ئەوانەی کە ئەلان تێنە واڵم بۆ نامسەر لە ناوخۆ ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوڵەی لە ئێمە شەهیدکەن وەلی مە قارەمانەی لی جوورە کامشتەبا و کامەیستەم دریم کە دڵیان ئەڕا ئازادی کوتی جرمیان چەس جرمیان ئەوەستە دڵم مردمە خۆیان شاد بکەن بناغە یەکی لەو کەسەی لە بینە کە بناغە دانەرە مەراسمە نەوروزی بینە کار ئەڕا نەوروز کردیان نەوروز جور جەشن نەتەوەی مەسەن فەرز لە کرماشان وەڕێوە بووە ئەو چش لە خەتە قرمز ئەڕا کۆمارە سێدار ئەو چش لە خەتە قرمز ئەڕا گشت وڵاتەی لە داگیرکەر هەر لە عێراقی باز ئەلانی مە وارا لە هەر چوار پارچەی کوردستان باس لە مەسلەی وارا مەسلەی ناسنامەی لە دوای سەد ساڵەی سایکسپیکۆ ئەلان هەر لە مەرحەلەی فەوقڵادە هەساسی لە هەر چوار پارچەی کوردستانی بەدوێنێم ڕەوا نوێونن ئێمە خاوەنە کەرامەت خۆمان بیم خاوەنە ناسنامەی نەتەوەی خۆمان بیم چ لە باشووری چ لە ڕۆژهەڵاتی چ لە ڕۆژاوای چ لە باکووری ئێمە باس لە پرۆسەی ئاشتی و برایەتی کەیم ئەوان باز لە نەمانە ترورکەن ئێمە باز لە فدراڵی کەیم لە باشوور وڵاتوان ئەوان باز لە نەتەنیا جوورست پارێزگای کوردستان بەڵکە باز لەوەکەن کە ئێوە باید دەقیقەن جوورە بەستە و بەغدا بوە پێدان وای باز لەوەکەن کە پیشمەرگە قارەمانەکان ئێمە لە باشوور کوردستان چەک بیچەک بوون یعنی لە چەک دایان ماڵن جوورە نێزانم هەشت و وەحشی و جوورە ئەستائب و کەتائب نێزانن پیشمەرگە ناسنامەی ئێمەست ئێمە ڕاستە پیشمەرگەی قەڵەم دریم پیشمەرگەی خەبات مەدەنی دریم لە هەر چوار پارچەی کوردستان وە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان کە لە ژیرە دەستداگیرکەر بەڵێ ئێمە پیشمەرگە مقدەستەرین وشەی ئێمەست چەک ڕای شەرافەت و کەرامەت هەڵگردێت لە لانەکەم لە سەد ساڵ لە سەدەی ڕابردووە بەنابەرئین وجودی ئێمە ڕای داگیرکەرەی خەتە قرمزدا و لازمە ئێمەیش لە ناسنامەی نەتەوەی خۆمان لە هویەتە خۆمان دەفا بکەین وە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان وە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان لە مەڵبەندە سەربەرز و داڵاهوو لە شارە کرماشان ڕێبازە گشتە شەهیدەی لە کورد و کوردستان وە تایبەت ڕێبازە ئید و شەهیدە و ڕێبازە کەسایەتیە بەرزەکانمان خاڵ و کاکەزیز یەکی لە کەسایەتیە سەربەرزەکانە ناوشەی داڵەهووە کاک زەوارە مامۆستا قادرە کاک ئەلیە هەزاران کەس دەترێت کە لێرە بە هەر حاڵ تەشریف نەیرن شەهید زنەی هەزبەگەمانە شەهید زنەی منتەقەی داڵەوە و کاک ئەقباڵ ستەفەریە ناسنامەی کوردن ئەوانە ناسنامەی یارستانن ئیانە ناسنامەی کورد و کوردستانین دفاع لە ناسنامەی یارستان کەن جوورە ئاینە 100% کوردی کەڵامی کوردیە وتاری کوردیە جلوبەرگی کوردیە گچشتێکی کوردیە جا ئەوەستە لە مەڵبەند کرماشان جوانەیلمان بزانن ئەو ڕیا کە شەهیدەیلی کە تا ئەلان بەردەوامی کردن و شەهیدەی لە زندە و خەباتکاریلی کە تا ئەلان بەردەوامی کردنە ئەو ڕێ باید بەردەوام بوت و ماڵە جاڵ و تاریکی و تاریک پەرستیە ڕژیمە یەک لە دوایەکان هەم بسوزدنێ هەم برمنی و ئەو مۆقەستە کە ئێمەیش جوورە تاکە کورد جوورە تاکە ئینسان توێنێم دفاع لە کەرامەت و شەرافەتە خۆمان بکەین و لە ئاخری شەویشم کوردستان سەربەرزەوە بوونە داڵەهوو تا کوردستان بوت داڵەهوویش هەست تا کوردستان بوو داڵەهوویش هەست و تا داڵەهوویش بوت ڕوحیەی شوڕشگەری و خۆوە دەستە نەیان و تەسلیم نەوینە هەڵوە تیژباڵەکانە باڵە و داڵەهوو کرد لە شەید خەلیل خەلەبانەکان و کاک یەسەنەکانەوە سەرچاوەگری و دوین لە دوای دوین ڕستەیدا ئێمە تەسلیم بوون لە کاری نییە و ئاخری کورد و کوردستان و بوینە ئیر ڕوڵەی لە قارەمانە ئیر ڕوڵەی لە گیان لەسەر دەستە قەتئەن و مافە ڕەوا نەتەوەیی و ئەنسانیەکانە خۆی ڕستی جاری تریش تەرەخۆشی لە ئێوە و لە خۆم و لە بنەماڵەی شەهیدەی لەسەر بەرزە کوردستان و شەهیدەی لە کوردستان و وەتایبەت بنەماڵەی کامشتەبا و کاک مەیستەم و کامستەفای باو یارکەم تەنیا ئید و شەهیدە ڕوڵەی ئیوەنیان گشتمان داخداری ڕوڵەی ئیمەن کاک مشتەبا و کاک مەیستەم لە مڵکایەتی ئیوە دەرچین ئەلان مڵکە کوردستانن شەهید مڵکە کوردستانە ڕاستە جوورە مەسەلەی ئاتفی مناڵە ئیوە بینە وەلی جوورە برای شوڕژگەری برای نەتەوەیی برای دفاع لە کەرامەت و شەرافەت ئینسانیە تاکە کورد ئەلان برای ئیمەن ئەوان مڵکە کوردستانن
و تاریخە کوردستان هەرچیمە تاریخە شەهید پەروەری نەیریم و هەر هەڵ دووست دەریم ڕۆڵەکانمان لەبێن بشن وەلی مێژوو دیرۆک و تاریخە کوردستان چجور تا ئەلان دەیان هەزار ڕوڵەی قارەمان ستەفت کردیە کاک مشتەبا و کاک مەیسەمیش لە داهاتوو لە بانانە جورە بەشێک لە مێژووی پڕ لە خوێن و پڕ لە هەست و پڕ لە شانازی و افتخار باس کردە هەر بژین و بژی کورد و کوردستان و ستەرە کوردستان ساق و دەستیان لە داوانە پیرە خۆیان نەوەڕێت سپاس زۆر سپاسی کاگەلی ئەشرەف مرادی دەکەین بۆ پێشکەشکردنی وتە بە نرخەکانیان ئێستاش لە خزمەت چالاکی سیاسی و هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان کە قادری ئەلیاسی داین کە کاقادر پەیامی هاوخەمی پێشکەش دەکات و هەروەها بە مەقام و لاوانەوەیەک بەرنامەکەمان زیاتر دەوڵەمەند دەکات فەرموو کە قادری بەڕێز Dahu neçu üç vakte hüyet, bir nazari ne khar hüyet, bir avhat var, kışyan seno, kuşten manalı, kızı ten. Prekoşat, spasana, eka vaktnayu, yadi şeyleri, ağzıma ben Rafikan peşemen boşi vazara senkita bahçe vaza ve kutsam men boşi vazara ne görani mutlu buya efendim bir kahve şokuka diyor azizan ka sevmişim من بيجعلوا بحسب الصوت سريع ريس وكوكوي باكي وشمداني كل كردستان شمداني كوباساي تعبو موسم مشتغل بسي وسرجم شمداني كده كمان دارني ألين کردستان همیشه سری برده با وجود قهرمانان و سریشی برسترو بود تا اوروی کرد و نکته سرکتن رسید. سرگونای نما من جون شینه لسرگونای نما من جون شینه وار واران وار واران وار واران وار واران
عزیز بی سکینه وار واران وار واران وار واران وار واران وار واران علاجم هر خودی خود هر خود زانی چه دردی حال سینه وار واران علاجم هر خودی خود هر خود زانی چه دردی حال سینه هر خود زانی چه دردی حال سینه زۆر سپاسی کە قادر دەکەین دەنگت هەر نەڕزێ و هەر بمێنی بۆ گەل و نیشتمان. ئێستاش لەو بڕگە لە بەرنامەکەماندا پەیامی هاوخەمی لەلایەن چالاکی سیاسی کاک جەماڵ جوامێری پێشکەش دەکرێت کە بە ڤیدیۆ بۆی ناردوین. وەرجە گشت باسێک ئەجازە خوازم سلامێک لە بەشداران کوڕیاد شەهیدان مەیسەم و مشتەبە وەیسی پێشکەش بکەم و لە ڕێئی کوڵە پەیامە پەرسە و سەرسەلامەتی خۆم بنێرم ئەڕا خانەوادەی وەیسی لە ڕۆژهەڵات کوردستان و سوپاس و قێرزانی لە ڕێکخراوە مەدەنیەکان ڕۆژهەڵات کوردستان قبول زامەت کردنە کە ئیجور مەراسمێک ڕائید و شەهیدە گران قەدرە ڕێک بخەن هەرو جورە کە گشت زانین هەفتە گوێزەردان و پلانێک دوژمنکارانە دوو برا و ناوەکان مەیسەم و مشتەبە وەیسی لە مەڵبەند کرماشان لە ئاوایی خولەکەوش شەهید کردیان. ئیمڕۆژ لە دەوریەک جەمبیم نەسووە نەک ئەڕا پرسە بەڵکو ئەڕا بەرزکردنەوەی یاد و خاترە و پەیامەکان ئید و برا شەهیدە کە تەنیا جرمیان چالاکی ئەدەبی فەرهەنگی و دیاری دڵسوزی ئەڕا زوانە کوردی بی و بەس. ڕاستە ڕۆژهەڵاتە کوردستان پاننا و شەرایەتێک حەساس و خەفەقان وەلی هاوکات پڕا و پڕ لە ڕوئیا لە گەشەکردن لە هوشیاری نەتەوەیی و لە پاوەگەزدان. ئەگەر ڕوژانە سەرنج بیەینە هەواڵەکان دوونیم ئازادی خوازان لە قاڵبە چالاکی ئەدەبی فەرهەنگی هونەری ژینگە پارێزی بەگرت تا نافەرمانی مەدەنی لە وەرانوەر ئی ستەمە تەسلیم نەوینەس مقاومەتکەن و منگە. شەهیدان مشتەبە و مەیسەم لە ئی کاروانە سەرچاوەگرێ ئەویش و حاڵ و ماڵ خۆیان لە بەشداریکردن لە دامەزراننە کتاوخانەی کوردی لە دەڕە درێژ لە کرماشان جور ناوەندێک فەرهەنگی ئەڕە هاندان مناڵ و جەوانە کورد لەو شارە کە بتوانن وە کوردی بخۆنن و کوردی بنووسن وەلی وەداخەوە ترور کردیان.
ڕژیم جمهوری ئیسلامی تەحمڵ ئەوە نەکرد کە کەسانێک وە شیوەیەک سەردەمیانە مەدەنی ئینسانی کە کاریان قەڵەم و موسیقابی ترور کرد. ئەلبەت ڕژیم جوور هەمیشە لەو محاسبەیشە هەڵە کرد، چونکە ئەگەر ئید و برا تا دووەکە کوڕیە بنەماڵەبین ئیمڕۆژ ئەوان ڕۆڵەی یەک نەتەوەن. ئەگەر تا دووەکە کەس دەنگ و ڕەنگ مشتەبا و مەیسەم نەناسی ئیمڕۆژ ئەوان لە فەرەکەس گۆشگەریان زیاتر بیگەسووە. ئەوان ئیسە لە هەر وەختێک زیاتر بەرجستەن و لە هور و حافزە هاوبەشە تاگ و تاکە ئیمێ کورد ماندگارن. یاد مەیسەم و مشتەبا تەنیا یادێک لە دوو کەس نییە، بەڵکو یاد نەتەوەیکە کە باوەڕ و دووسی و زانست، کتاو، هونەر، موسیقا و هوشیاری دەرێت. ئیمڕۆژ قەرێک پەیام و دەنگ کوڵە فیلم و ڤیدۆ بوشیم لە مەیسەم و مشتەبا هالەوەردەسمان کە دەرێخێت کە ڕژیم و ئاشکارا ترسێت لە کتاو و کتاوخانەی کوردی و ئەوان و دەست خالی لە دفاعکردن لە کەرامەتە کوردی چجۆر دفاعکەن و ئەو دفاعکردنە لە واقع یەک دفاعی شەخسی نییە، بەڵکو وە زوانێک مەتین و باس لە خزمەتکردن و چوونیەتی پاراستنە فەرەنگ و ناسنامەی کوردی کەن. نەتەوەی کورد نەتەوەی وەفادارە. هەر چوونێکە مەیسەم و مشتەبا و بەخشین گیان خۆیان لەسەر زوان و ناسنامەی کوردی چینە ناو کاروان شەهیدان، تەمام کوردستانیش و ژنەفتنە ترورە ئەو دووبرا خەمناک و تاسەبار بین. لە کۆتاییە ئەوە ویشم ئیمە باوەڕمان ئەوەسە کە دەنگ قەڵەم، گورانی، شعر، هونەر لە تانگ و توپ بەرزترە، هەرچەند کە ئینسانەکان وە شیوەی فیزیکی لە ناوچن وەلی وە شیوەی فکر و حزر ئاسەواریان مینیەت. مەیسەم و مشتەبایش لەو جنسەنە، لە یاد ناچن و لە یادمان مینیەن و فەرامۆشیش ناکەین. زۆر زۆر سپاسی کە جەماڵ جوامێری دەکەین بۆ ناردنی ئەو کورتە ڤیدیۆیە. ئێستاش پەیامێکی هاوخەمی دیکەمان لەگەڵا کە ئەویش هەر بە ڤیدیۆ بۆمان هاتۆ لەلایەن چالاکی سیاسی کاک جەمشید خوسرەوی. وڵاخریار لەلایەن خۆم و بنەماڵەکەم وە سەرخۆشی و هاودەردی هاوخەمی خۆم وە گەرد و بنەماڵێ دو شەهیدە سەربەرز نیشتمانەکەم، دو شەهیدە قارەمانە نەتەوەی کورد و کوردستان، شەهید مشتەبا وەیسی و شەهید مەیسەم وەیسی دەربڕم و لەی خەمە گەورە کە خەمە گشتە ملەتە کوردە خۆمان و هاوبەش و هاوخەم گشت بنەماڵە و تەمامە ملەتە کورد زانیم. دیارە ئی شەهیدیە لە شەهیدیەلێک بینە لە ڕێ خاک و ملەت و فەرهەنگ و کوردەواری ملەتەکەیان گیان خۆیان فەدای ئازادی حەق و حقوق نیشتمان و ملەتەکەیان کرد.
ئی شەهیدە لە وەکردار و ڕەفتار و پندارە نیکە خۆیان توانستن گامەلێک گەورە لە مەنتەقەی کرماشان و داڵەهوو هەڵبگرن ئەڕا لە خزمەتکردن و فەرهەنگ و کولتور و کوردەواری ملەت و نیشتمانەکەیان هەروەی خاتریشە ڕیسکەل گەورەی کردن کە بیە باعثە ئەوە جمهوری ئیسلامی و تەمامە توانای خۆی بکەفێتە شوونە کار و کردەوەی ئیان و هەر شێوەیەک بوتن کە لەبین بێتیان هەروەی شێوە کە دیمن هەفتەیەکی گوزەشتە لە مەنتەقەی داڵەهوو لە مەنتەقەی خولەکۆش ئید و برای کوردی یارسانی ئید و برا دو حەسارەی ڕوشنایی ئاسمانە ناوچەی کرماشان و داڵەهوو لە ئاوایی خولەکۆش و شێوەیەکی مەردانە و شێوەیەکی خائنانە لە بین چین و یان خۆیان فەدای ئازادی و حەق و حقوق و فەرهەنگ و کولتورە ملەتەکەیان کرد دیارە ئی شەهیدە لە تەنیا لە کیس بنەماڵەیان نەچیە ئی شەهیدە لە شەهیدە کورد و کوردستانە و ئەوەڵین شەهید و ئاخرین شەهیدی مە نییە یانە و کردار و ڕەفتار و پندارە نیکە خۆیان جوور داربەڕویەکانە داڵەهوو کوردستان ڕیشەی خۆیان لە خاکە پیرۆزە کوردستان داکوتانە و تا ئەبەدای ئەبەد جوور تەڵایەکی زەڕین جوور تیشکە خوەر لەسەر سینە مێژووە ملەتەکەیان دەرەوشێنوە و تا ئەبەدای ئەبەد وەزنە و سەربەرز مینیەنوە دیارە دوشمنەکانە ئیمە سەیکردنە کە هەمیشە کەسێک لە ڕێ خاک و نیشتمانەکەیان فەداکاریکەن و لە ڕێ حەق و حقوقە ملەتەکەیان گامەلێ هەڵگرن کە و حەق و حقوق ملەتیان بڕەسن دەسیسەوێل و نەخشەوێلی کە ڕیان کیشانەکەوە هەر شێوەیەک بیا لە بین بێنیان هەلە شاتێمورە بانیارانیوە بگرە کە گامەلێ هەڵگر لە ڕێ خاک و نیشتمان و نەتەوەکەی خۆی کەوە دەسە ڕەژیمە وەرجە جمهوری ئیسلامی لە بینچی دوای ئەوە شەهیدگەلێکی تر لە زەمانە 47 ساڵەی جمهوری ئیسلامی حکوومەتی جمهوری ئیسلامی شەهیدان ئەمین محەممەدی جانبەخش ناسری سوبەدلای دانیاری حەبیب دانیاری شەهید عەبدولکەریم مرادی شەهید عەزیز محەممەد خوسرەوی شەهید کاکی حەسەن مەقسوودی شەهید حەسەن سەلیمی شەهید ئەردەشیر خوسرەوی شەهید فەڕوخ خدری و شەهید محمود محمەدی و شەهید سەرباز وەیسی کەسێک بینەکە لە ڕێ خاک و نیشتمان و خۆیان و ڕاوە دەست هاوردنە حەق و حقوق ملەتەکەی خۆیان فەداکاری کردنە و مبارزە کردنە بەڵام متەسفانەوە دەسە دوشمنانە بوومی مەنتەقەکە و شێوەیەکی نامەردانە کە نەخشەیەکی داڕشیا لەلایەن جمهوری ئیسلامی وەبیەست و خاتر ئەوە ئی ڕوژنایەلێکە کە لە مەنتەقەی کرماشان و داڵەهوو ڕوشن بیەسن و هەر شێوەی بێ خاموشێ بکەن دیارە
شەهیدگەلە حاضر بین لە ماڵ و زندگی خۆیان لە گیانیان کە قەویترین سەرمایە ژیان خۆیان بی بگوزەرن لە ڕێی خاک و نیشتمانەکەیان دەفا لە حەق و حقوق ملەتەکەیان و کورد و کوردستان بکەن و دیارە سەربەرزانەیش سەرنانۆ و ئەوە بیافتخاریان کە لە ڕێی خاک و نیشتمانە ئەڕا ئەبەدای ئەبەد لە تاریخ ملەت و کورد و لە دڵە ملەتەکەی خۆیان و منتەقەی خۆیان زنە و سەربەرز بمینێنەوە دیارە ئیمە ئەوەڵین شەهید و ئاخرین شەهیدمان نییە جمهوریە ئیسلامی و ڕەژیمەکانی تر گوزەشتە و هەر شێوەیەک بیەسن ئەڕا ئاسمیلەکردنە نەتەوەکەمان ملەتەکەمان لەو منتەقە و لە کوردستان هەمیشە نەخشەگەلێکی دوژمنکارانە و لە ناوبردن داشتیەسن یانێ کە ناویان بردمی شەهیدگەلە بخصوص ئی دو شەهیدەی ئاخرمانە شەهید مجتەبا شەهید مەیسەم کەسێنێک بین کە حاضر بین تەمامە ژیانە خۆیان فەدای فەرهەنگ و کولتورە نەتەوەکەیان بکەن و لە ئیڕێ گیانە خۆیان فەدای نیشتمان بکەن دیارە و هەر شێوەیەک دوشمنەکانە ئیما ئەڕا ئاسمیلەکردن و قەتڵ ئامکردن و لەناوبردن و کپکردنە دەنگە ملەتەکەمان دەست لە هیچ جنایەت و قەتڵ ئام و کوشت و کوشتارێک هەڵ نەگرتنەوە و هەرە و جوورەی لە چەند ڕۆژە وەرین پێدا خەڵگرەی لە کولتور و فەرهەنگ و ئەدەبنەتەوەی کوردمان شەهیدان مجتەبا وەیسی و مەیسەم وەیسی لە باشوور ڕۆژهەڵات لەسەر داخوازی ڕەوایی نەتەوەیی و ئینسانی خۆیان کەفتنەوەر قەڵاچوو و قەتڵ ئامکریان ئیمەش جور بەشێک لەو کۆمەڵگایە لە تەک گشت بەشەکانتر کۆمەڵگای کوردستان بایەس هاودەنگ و پشت و پشتیوان یەکتر بیمن و ڕەژیمە پەت و سێدارە ڕەژیمە جمهوریە ئیسلامی ڕەژیمە تۆرۆریست مەحکوم بکەین و پشتیوانی خۆمان لە شەهیدگەلە تازەمان و بنەماڵەکەیان دەربڕین چونکە خوێنی یارسانی لەک لوڕ جاف هەورامی سوورانی کرمانج لەورمی هەمەدان کرماشان ئیلام لوڕستان و سنە تێکەڵ بیە ئیمە گشتمان خوێنمان یەکیکە و هاوچارە نووسین و تا ڕەسین و ئازادی جوور نەتەوەی کورد بایەس پشت و پشتیوان یەک بین و خەبات بکەین ئەڕا و دەساوردن ئازادی حەق و حقوق ملەتەکەمان هەرە و جوورەی ڕەهبەرە گەورە ئوستاد زانامان دکتۆر قاسملوو فەرمایشکەی خاسترین پاداشت ئەڕا شەهیدان ئەدامەدان وەڕێ ئەوانە سڵام و سەر کوڕنووش ئەڕا شەهیدگە لە تازەمان شەهید مجتەبا وەیسی و شەهید مەیسەم وەیسی و گشت شەهیدێ لە کوردستان پایداری و ئاوەدانی و سەرکەفتن ئەڕا کورد و کوردستان نەمان و لە ناوچیین مەرگ ئەڕا جمهوریە
پەتووسێدارە. زۆر سپاسی کاک جەمشیدی خوستەوی دەکەین بۆ ناردنی ئەو کورتە ڤیدیۆیە. لە شاییدا لە وەختی هەڵپەڕینە، لە خۆشیدا لە کاتی پێکەنینە، لە کۆڕی ماتەم و گریان و شینە، ئەمن ئەی نیشتمان تۆم هەر لە بیرە. بە شەو تاک و بە سەرمادا زاڵ دەبێخە و بە ڕۆژ تاک و دووبارە دێتەوە شەو، لە کاتێکدا کە دەتوێنم ئەموو ئەو، ئەمن ئەی نیشتمان تۆم هەر لە بیرە. دەکەم تەرخان لە ڕێی تۆدا ژیانم، لە سەنگەرە بەرەو ڕووی دوژمنانم، بە خاکی تۆ دمی ئاویلکەدانم، ئەمن ئەی نیشتمان تۆم هەر لە بیرە. ئێستاش لەو بەشە لە بەرنامەکەماندا پەیامی چالاکی سیاسی کاک نەوزەر نووری کە بە ڤیدیۆ بۆی ناردوین پێشکەش دەکرێت. تکایە. ڕێکخراوە کولتوری و مەدەنیەکان ڕۆژهەڵاتە کوردستان لە وڵاتە نوروێژ. سەڵام و ڕێز، من نەوزەرە نووری و ئەنوانە شەخسی یارسانیەک توام لە ڕێی کورتە ڤیدیۆوە دەستخۆشی لە ئیوە بکەم و بۆ خاتری کۆڕ ماتەمینیە ڕایی دوشەیدەمانە لە منتەقەی کرماشان لە وڵاتە نوروژ وەڕێوە بین. و هەر لە ڕێی کورتە ڤیدیۆوە توام وە خێراتن میوانەکانتان بکەم، چوە شیوەیەکی حزوری و چوە شیوەیەکی ئۆنلاین. ئەمێ دەوارم مردمی یارسان بتوانێت لە شادی مناڵەکان ئیوەیە بەشدار بوویت. شەید مشتەبا و شەید مەیسەم و وەیسی نەبوونە ئەوەڵ شەیدیمە و نەبوونە ئاخر شەیدیمە. جمهوری ئیسلامی تێی 47 ساڵە ئەوەی لە دەستی هاتیەوە نسبەت مناڵە ڕۆژهەڵاتە کوردستان درێخ نەکردیە. هەر شێوەیەکە ڕای بیوەسن، فعالیە لە مەدەنی، فعالیە لە سیاسی لە بین بردیە. بە خاتر یەکە ئیمە و حەقە خۆمان نەڕەسیمن. و جرمە ئی دوو شەهیدەمانە لە منتەقەی کرماشان تەنها کتاوخانەیەکی دامەرزانەی نەسن لە منتەقەی دەڕەدریش و خاتر یەکە مناڵیە لە منتەقەی کرماشان بتوانن وە زوانە دایکی خۆیان بخۆن و بنووسن. و لەو زەمانەی کتاوخانە دامەرزانن چەندین جار لەلایەن دەسەڵات جمهوری ئیسلامی و گیریان و ڕشوەت و بەرەمانە خەزیان کردن. ئەما لە ئەواخرە تەزاوڕاتە دەڕەدریژە کەسێک وە ناو ئسحاقی کەرەمیە، ناوەک مستارەکەی کەرەمیە زەخمی بوو، تۆمەتەکەی خەنە پاڵیان و لە حاڵێکە شاید قەزیە هەست یانە تفەنگیشە پێیان نەویگرە، یانە داواکەن دادگا نامەڕایان بنووسی یان خۆیان تاویل دادگا بێن وەلێ سوپا نایلی دادگا نامەڕایان بنووسی وشەیان خۆتان تاویل سوپا بێن، یانی چەند ناچار بن لە وەرگیان خۆیان زاوریان چوت ڕووکەنە منتەقەی داڵەوو. لە منتەقەی داڵەوو من وە خەوەر کیام وەتەناغە دوو نەفەروی جوورە وەزیەتیان خراوە بڕستیانە باشوورە کوردستان. منی تا هەفتەیەک خەریکیم ڕێ ڕایەندیم و ڕێ ژێ ئێتمادە ڕایەندیم وە بعدەن نەفەرێک ڕالایەن هەناردە متاسفانە یانە پەشیمان بوون و نەهاتن. وەتەناغە ئیمە بێگونایی من ناتوانیم وڵاتەکەمان وەجی بیلی من. جرمە ئی دوو شەهیدەی ئیمە فەقەت ئەو کتاوخانە بیۆ و کارگەلی فەرهەنگیی و نەورۆز وەڕێوە بردن. لەیە زیاتر جرمێک نەیاشتن. دووبارە من سەڵام و ڕێز دێرمەڕا میوانەکانتان دەستخۆشی لێتان کەم. ئەمی دەوارم ئیمە بتوانیم لە شادی مناڵەکانتانە بەشدار بین. زۆر سپاسی کاک نەوزەر نووریش دەکەین. ئێستاش لە کۆتابڕگەی بەرنامەکەماندا پەیامی هاوخەمی و پارچە کەڵامێک لەلایەن چالاکی سیاسی کاک قەمبەر خوسرەوی بە هاوڕێتی تەمورەی کاک شاهینی خوسرەوی پێشکەش دەکرێت. تکایە با بفەرمونون. سەرخۆشی لە بنەماڵە و کەسوکار کاکە مشتەبا و کاکە مەیسەم کەم خۆم لە شەریک خەمیان و شەریک زانم.
دیارە هاوڕێگەل هەساوی دەرمورد فعالیت و کار و پیشینە و مشکلات و کارگەلێکە مردم ئیمە لە مەناتق و لوستانە وەگەردێ دەرگیرن باز کردن. من توام چ شتێکتر بیشم پەیامێک بێمە ڕا کاکە مەیسەم و کاکە مشتەبا و قوتابیەکانێ. دوژمن تەلاش کرد کە کاکە مشتەبا و کاکە مەیسەم لە بین بووێ کە گویا موافق بوو دەنگ کورد دەنگی یارسانی کە بکەیتەوە. وەلی توان بیشم کاکە مشتەبا و کاکە مەیسەم ئیوە دەنگتان فکرتان ڕێبازتان ئەگەر لە ناو کتاوخانەیەک لە دەرە درێژ بوو ئەلان لە هە چوار پارچەی کوردستان هەست. قوتابیەکان ئیوە توانن لە دویا ڕۆژدا هەر کەس کاکە مەیسەم و کاکە مشتەبایەک بوو. دوژمن لە توی تاریخ تواسیەسن کە و ئەشکال مختلف دەرز بخەیە ناو نەتەوەی کورد لە ئاین هاوردە لە منتەقە هاوردە لە زاراوە هاوردە وەلی ئیمڕۆژ ئی خۆیشک و براغە لە لێرە حزور دیرن نیشان دێ فرە لە ئەشتبا بوونە. ئەلان لە هەر چوار پارچەی کوردستان لە گشت ئاین و زارا و زیر زارا و مینەکان حزور دیرن تەشریف دیرن یە مشت سەنگینێکە لە ناو دەم ئەوانە کە ئی جورە فکرکردنە ملەتەکەمان بەش بەش بکەن. ئیمڕۆژ لە گشت ڕۆژێک ئیمە لە گشت ڕۆژێک بیشتر ئیمە یەکدەنگی. ئەوە دەردێکە بچوە ناو دڵیان و چەویان و حەزفکردن چالاکە سیاسیمە ناتوانن مەسەلەی نەتەوایەتی و ملەتەکەمان لە فکرمان بوون بەڵکە قایمتر و سەربەرسەریمە وسیمن و دەفا لە حقوق و خۆمان کەیمن. یە مەوزووتر ئەرزکەم کرد لە ئاینیمە لە فەرهەنگیمە یارسانی یەکی دوو بەن کەلام توام تەقدیمتان کەم یوشی یارسان وەڕا یارسان وەڕا ڕای حەق ڕاستیان بڕانن وەڕا پاکی و ڕاستی نیستی و ڕەدا قەدەم و قەدەم تاوە مەنزلگا. جایەکتر بابە سەرهەنگ دەوان فەرمایشت کێ سەرهەنگ دەوان ئەسکە ناو من سەرهەنگ دەوان پەری ئیرمانان مەکوش و هەردان مەکوشون پەری ئاین کوردان. ئەرسان کام ئیمە کرد وەزیفەی ئەخلاقی ئاینی نەتەوەیی حەقدار وەزیفەیەوە پێمان سەپێریاوە کە لە نەتەوە و خاک و کەرامات وڵاتمان خاوەنداری بکەین نە لە چوارچوای هیچ سازمان ڕێکخراوێک. ئەوە وەزیفەیمە ئیمە کولەن لە داڵب و دنیاتی من لازم نییە بچیمە هیچ سازمان چون یە وەزیفەیە ئەخلاقی ئاینی نەتەوەیەک دیریمنە یایگردیمنە باە دوژمنان بزانن ئەگەر مەساڵەی ترن کرد ئەختلافات مەزهەبی و نازانم زاراوی شتێ لە لێ ئەسفا دەکەن پاک باختنە خەیاڵیان ڕاحەت بوو پاک باختنە. جارێکتر سەر ڕێز و نەوازش ئەڕا دوو شەهیدەی کاک مشتەبا و کاک مەیسەم سەرخەشی لە بنەماڵەیان لە گشت شەهیدانی سەربەرز کوردستان سەر ڕێز و حرمەت و ئەترام دانوێنم
و اجازتان من یه بند کلامەکە یەکی لە ئەو کەسێکە کە نەخش ئەساسی و کە لە ناو ئاینی یارسان لە کەلامەکانەوە ناو دەفتەر و پێویستیم لە لایمە دۆریش نەوروز سوورانی یەکی لە ئەو پیشواوە لە یارسانی ئێستا یە بەند کەڵام و دیرم تەقدیمتان بکەم لەگەڵ شاهین ئەگە وەختەکە بوو فرسەت بوو چەند چواربەیتیش لە باوە تاهر تەقدیمتان کەم لەگەڵ تەمیرە فرسەت بوو شاید کەڵامێکتر تەقدیمتان بکەم ئەمێدەوارم ماندوو نەوین دەستوەشی وە گشتایی کوشم کە تەشریف ئاوردینە ڕۆح ئازیزان کە گیانیان لە ڕێ کورد و کوردستان فەداکردنە شاد و سەری ئیوە و کوردستان سەلامەت و سەربەرز
یا شای داله و دیو دلمی اول من یارن آخر من یارن اول آخر من شرط و اقرارن دیو دلمی مکاشفت حالم چیننالم شکاوه پرو بالم چیننالم همه گویند فلانی چند نالی تو آیی در خیالم چی ننالم ز درد اومد به جونم هر یک بار غریبی و اسیری و غم یار غریبی و اسیری چاره دیری غم یارم غم یار نمیدانم سرگردان چراییم گهی نالان گهی گریان چراییم همه دردی به دوران یافت درمان